بسم الله الرحمن الرحیم. برایانی بەڕێزم کاتتان باش، خۆم بە خۆشحاڵە زانم دووبارە لە چوارچێوەی خێوەتگەی هیواکانی ژیار سێیە هاتووینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێک لە ژێرناونیشانی ئایندەی جیهان لە سایەی هێزی زیرەکدا. بابەتەکەی ئێمە تا ڕادەیەک جیاواز لە ئەو بابەتە تەقلیدیانی کە چۆنڵێ زیاتر لەسەر فقهی و ئەوی پێڵێن بابەتی پەروەردەیی کە ئەمەش خۆی بۆ خۆی بابەتێکی پەروەردەیی گرنگە، بەڵام لەبەرەوەی پێکێنەرەکانی ئەم بابەتە خۆیان تەقلیدی نین، باز لە کۆمەڵێک هێزەکرێت کە هێزی نوێن لە جیهانە هاتوونەتە کایەوە بۆ ئەوە بە بابەتێکی زۆر نوێ ئێزانم و زۆریش پێویستە بۆ ئێمەی موسڵمان و گەنجی موسڵمان شارەزای ئەو هێزانە بێت، ئەو با بڵین پلان و بەرنامانە بێت کە لەلایەن نەیارانەوە، لەلایەن دوژمنانەوە، لەلایەن ڕکابەرەکانیەوە ڕوبەڕووی ئەبێتەوە و ڕۆژێک لە ڕۆژان هەر کەسێکمان بێ ئەکرێ ڕوبەڕووی ئەم جۆرە با بڵین تەهدیدانە ئەم هێزانە ببینەوە. تاوان پێشم شتێ بێ بزانین ئێمە هێز چییە؟ ئەگەر پێناسەیەکی هێز بکرێ بە کورتی توانایەکە بۆ سەرخستنی تایبەتمەندی و ویستەکان، واتە من بۆ ئەوەی هێزەکەم بسەپێنم بەسەر بەرامبەرەکەمە ئەبێت توانایەکەم هەبێت بۆ ئەوەی ئەو تایبەتمەندی و ویستانی من هەمە بیسەپێنم. کاتێک کە من یان دەوڵەتێک یان کۆمەلگایەک کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە، ئەوێ ئەم تایبەتمەندیانی خۆی بسەپێنێ بەسەر دەوڵەتی تەنیشتیا، بەرەسەر کەسی بەرامبەریا و کۆمەڵێک ویستیشی هەیە، ئەوێ ئەم ویستانش جێبەجێ بکات، ئەوەی بەرامبەر بۆی جێبەجێ بکات لە ڕێگەی چیەوە ئەیکا؟ لە ڕێگەی هێزەوە دەست بەسەر دەوڵەت یان کۆمەلگا یان کەس یان فکری بەرامبەرە ئەگرێت و تایبەتمەندی و ویستەکانی خۆی جێبەجێەکە. تاوان تا ئێستا هێز لە دوو چوارچێوەیە بەرجەستە ئەبێ لە جیهانە. یەکێکیان هێزێکە، هێزێکی با بڵین جسمانیە لە ڕێگەی جەستەوە بە جۆرێ لە جۆرەکان پێوتری هێزی ڕق بەرجەستە ئەبێت. هێزی دووهەمیان هێزی دوگمەیە، هێزی پاوەرە، هێزی عیلمە، هێزی تەکنەلۆژیایە کە لە چوارچێوەی دوو چەبکە، هێزی نەرم لەگەڵ هێزی زیرەکە بەرجەستە بووە. ئەتوانین ئەم سیانە وەکو سێکوچکەیەکی لێ بکەین، ناوی بنین سێکوچکەی هێزی جیهانی. سێ هێزمان هەیە لە ئێستایا لە جیهانە کە تەحەکوم بەسەرجەم ململانەکانی جیهانەوە ئەکەن. هێزی ڕق یەکەمیانە لە ڕووی باوڵین مێژووی سەرهەڵدانەوە، دووەمیان هێزی نەرمە، سێهەمیان هێزی زیرەکە کە تا ڕادەیەک تازەیە هێزی زیرەکەکە و دواتر باسی ئەەکەین بە تەفاسیل. هەرێک لەم سێ هێزەش ڕەگەزیان هەیە، باوڵێن پێکێنەریان هەیە، ئەساسیاتیان هەیە لەسەر ئەو کۆمەڵێک بنەما ئیشەکەن. ڕەگەزەکانی هێزی ڕق هێزی مرۆییە، ئینسانە، مرۆڤە لەگەڵ چەکە، بەڵام چەکەکە چەکێکی تەقلیدی، دەبابە، تۆپ، تەیارە، کلاشینکۆڤ، ئاربیجی ئەوانە. هێزی نەرم تا ڕادەیەک با بڵێن ڕەگەزەکانی زۆرن، بەڵام دوو ڕەگەزی زۆر سەرەکی هەیە کە لە ململانەکانە بەردەوام بەکارهێنرێت، پارەیە، دراوە، ئابووریە لەگەڵ فیلمە یا با بڵێن مێدیا بە هەموو جۆرەکانیەوە کە دواتر فەرعەکانیشی باسەکەین. هێزی زیرەکمان هەیە کە تێکەڵەی هەردوو هێزەکەیە و دوجار شتێکی کۆمەڵێک بەرهەمی هەیە یا کۆمەڵێک ڕەگەزی هەیە، گرنگترینیان فڕۆکەی بێفڕۆکەوانە کە لە چەندین بوارە بەکارەهێنرێت. لەوەشە گرنگترین بواری سەربازیەکەیە کە هێزە، کە با بڵین باڵا دەستکردنی هێزە لە ڕێگەی ئەو فڕۆکەی بێفڕۆکەوانەوە و دەرەنجامەکەشی زۆر ترسناکە، هیچ هەستی پێ ناکەی کاتێک کەزانی ئەو دەرەنجامەمان ئەخاتە بەردەست ئەگەر نەیارەکەمان فڕۆکەی بێفڕۆکەوانی هەبێت. تاوان پێشەم شتێ هێزی ڕق، ئەگەر باس لە هێزی ڕق بکەین چییە چۆنە، توانایەکە بۆ کۆنتترۆلکردنی کەسانی دیکە. ئەمە پێناسەی هەموو هێزێکە، هەموو هێزێک هەرەوەیە، توانایەکە بۆ کۆنتترۆلکردنی کەسانی دیکە، بەڵام هێزی ڕق چۆن لە پێناو ئەوەی کە چیت ئەوێت ئەوەی بەرامبەر ئەوە بکات، تۆ چیتەوێ لە ڕێگەی هێزەوە وا لە بەرامبەرەکەتەکەی ئەوە بکات. ئەمەش بەچی؟ بە بەکارهێنانی توندوتیژی و دروستکردنی مەترسی جەستەیی لەسەر کەسەکە، کۆمەڵگەکە، دەوڵەتەکە، هەر شتێک. لەم ڕێگەیەوە لە ڕێگەی ئەم هێزەوە کە ناونراوە هێزی ڕق ئەتوانرێت دەست بەسەر لایەنی بەرامبەرە، کۆمەڵگە و دەوڵەتی بەرامبەرە بگیرێت کە ئەمە هەر لە دێر زەمانەوە لە مێژووی مرۆڤایەتیەوە لە ڕێگەی زلەیەک بۆ کزێکەوە هەتا گەشتۆتە
دەبابە و فڕۆکە و هێلیکۆپتەر ئیشی لەسەر کراوە. ئیتر تقریبان دوایەوە هێزە چەکەکانی دیکە ئەچێتە بابی هێزی زیرەکەەوە کە دواتر باسیەکەین. وەگوتمان دوو ڕەگەزی سەرەکی هەیە سەرباز لەگەڵ چەکە. هەر دەوڵەتێک هەتاوەکو ژمارەی سەربازی زیاتر بێت ئۆتۆماتیکی خاوەن هێزێکی ڕقی زیاتر و بەقوترە. هەتا ژمارەی چەکیشی زیاتر بێت دیسان هەر ئەبێتە خاوەن هێزێکی بەقوت بەهێز توانای مانەوەی هەیە تەنانەت توانای فراوانخوازی و دەست بە سەراگرتنیشی هەیە لەسەر بنەمای ئەو دوو ڕەگەزەیان. جۆری دووەمی هێزی نەرمە کە زۆر گرنگە و ئیشی وردی لەسەرەکرێت. ئەم چییە؟ ئەو هێزەیە کەوا لە کەسی بەرامبەرەکە دیسان ئەوەی بوێت کە تۆ ئەتەوێ. یعنی تۆ بە هێزی نەرم کاریگەری لەسەر بەرامبەرەکەت دروستەکەیت وای لێەکەیت ئەوە بکا کە تۆ ئەتەوێ، ئەوەی بوێ کە تۆ ئەتەوێ، ئەوە بخوا کە تۆ ئەتەوێ، هەتا دوایی پلان و بەرنامە هەموو شتێکی با بڵێن بەدەستی تۆ بێت. بەڵام بە بەکارێنانی چی؟ ڕەگەزەکانی هێزی نەرم، بە بەکارێنانی ڕەگەزە نەرمەکان لە هێزە. گرنگترین تایبەتمەندیشی ئەوەیە بەخواستی خۆی کەسەکە وەری ئەگرێت. لە بەکارێنانی هێزی ڕقا کەسی با بڵێن ژێردەستە ناچارە چاری نییە هەربێ قبولی کە ئەو قسانەی تۆ ئەو داواکاریانی تۆ بێ قبول بکات هەتاوەکو کاتێک کە ژێردەستەیەکەی نامێنێ. بەڵام لە هێزی نەرماوان نییە. تایبەتمەندی گرنگی هێزی نەرم کە ئێستا دەوڵەتان زۆر بایەخی پێدەن ئەمەیە من بەخواستی خۆم بەویستی خۆم تەنانەت مەمنونیش ئەبم ئەو هێزەی خۆی بەکار بهێنێت بۆ ئەوەی من وەری بگرم و لە دوایە ببمە ژێردەستەی. تاوان ئەمە چۆنە بێ؟ یەکەم کەس کە بیردۆزی هێزی نەرمی باس کرد جۆزێف سامیۆڵنەی ڕاوێژکارێکە لە وەزارەتی بەرگری ئەمریکا ساڵی 1982 باسی ئەوەی کرد لە یەکێک لە سیمینارەکانی وردە بوو بە کتێب و بیردۆزەی ئێستا ئیشی لەسەرەکرێ. ئەم پیاوە باسی لەوە کرد کە ئیدی ئەمریکیە ئەمریکا ناتوانێت لە ڕێگەی هێزی ڕقەوە کۆنتترۆڵی جیهان بکات. ئیدی ناتوانێت بە با بڵێن وەشاندنی گورزی سەربازی بە تۆپ و تەیارە بە تەنانەت هێزی ئەتۆمیش کۆنتترۆڵی یابان کۆنتترۆڵی کوێ بکات. ئەبێ هێزێکی تر بەکاربێنرێت کە پێوترێ هێزی نەرم. ناڵێن نەیوتووە کە ببێتە جێگرەوەی هێزی ڕق، بەڵام ئەبێت ئەم هێزی نەرمەش وەکو بەدیلی هێزی ڕق ئیشی لەسەر بکرێ و فراوان بکرێ گەشەی پێ بدرێت بۆ ئەوەی بتوانرێت کۆنتترۆڵی بەرامبەرەکە بکە بەدەر لە هێزی ڕق. چکە ئیدی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە وردە جەنگی سارد هەڵیدا ئەو دەوڵەتانی کە ژێردەستە بوون هەمویان شۆڕش و ڕاپەڕینیان کرد و دەوڵەتی خۆیانیان ڕاگەیاند و بە جۆرێ لە جۆرەکان سەربەخۆ بوون. کەواتە ئەمریکا و خۆر ئاوا لە ژێر سایە ئەم بیردۆزەی جۆزێف سامیۆڵنەی گەشتنە و قەناعەتەی کە ئیدی ناتوانن لە ڕێگەی چەک و تۆپ و تانک و تیارەوە کۆنتترۆڵی دەوڵەتانی جیهان بکەن. ئەبێ بەدیلێ هەبێ. بەدیلەکە چییە؟ هێزی نەرمە. ڕەگەزەکانی چین تاوان چەند ڕەگەزی زۆرە بەڵامی تر گرنگترینیان لێرەیە کرێ باس بکەین. گرنگترین سەرەکیترین ڕەگەزی هێزی نەرم پارەیە، ئابووریە، داراییە. کاکتۆر بەختیاریش ئێستا شتێکی وت شەویش زۆر باسمان کرد ئێمە کێشەی دارایی و پارەمانەیە. بەڕێزان خوا کەریمە بەس خوا ئیشەکانی داوەتە دەست ئێمە ئەبێ ئێمەش شتێ بکەین. بە پارە نەبێ ئیش ناڕوات. ئەمریکا هاتووە ڕێکخراوی بازرگانی جیهانی داناوە، سندوقی دراوی نێودەوڵەتی داناوە چی. ساڵی 2020 عێراق کەوتە قەیرانی داراییەوە داوای قەرزی لە سندوقی دراوی نێودەوڵەتی کرد. ئەوتی چی؟ وتی بەهای پارەکە و بشکێنە با قەرز بدەمێ. دۆلار لە تقریبا 180 چووە چەند 146 ئێستا 148 وایە 30,000 هەمووی لەسەر حسابی کێ؟ میلەتی عێراق مسلمانانی داماو. کێ قازانجەکە؟ سندوقی دراوی نێودەوڵەتی. کێ سەرداری سندوقی دراوی نێودەوڵەتیە؟ ئەمریکا زایدەن هاوبەشەکانی. باشە سەیری کە بەو هێزە نەرمە چۆن جارێکی تر عێراقی داتەپان، چۆن خەڵکی عێراق جارێکی تر چۆنەڵێ حب و خۆشەویستیان بۆ وڵاتەکەی خۆیان نەما بەڵام حب و خۆشەویستیان بۆ ئەوروپا خۆراوە زیاتر بوو. ڕەگەزی دووهەم میدیایە، ڕاگەیاندنە، تەلەڤیزیۆن، ڕۆژنامە، رادیۆ، ئیتر ئەکرێ بڵێ میدیای تەقلیدی زیاتر. باشە لە ڕێگەی هەواڵەکانەوە بەرنامەی تەلەڤیزیۆنیەوە پرۆگرامە تەلەڤیزیۆنەکان ڕاپۆرت و ریپۆرتاژەوە
ئەوەی خۆیانیانوێ بەو جۆرە بڵاویەکەنەوە بەڕێزان سێ ئاژانسی جیهانی هەن لە ئێسایا کۆنتترۆڵی لە 90 هەموو هەواڵ و بەرنامەی تەلەڤیزیۆنی و بەرنامە باڵێن پرۆگرامە تەلەڤیزیۆنەکانیان کردووە ئەم سێ ئاژانسە لە 90 هەواڵەکانیان کە لەسەر خۆرەڵاتی ناوەڕاست و ئاسیاییکەن بە نەفی باسیەکەن تەقینەوەیەک ڕوویدا توندوتیژیە ئەوەیە ئەمەیە ئەوەیە وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست لە نێوان خۆیانە شەڕەکەن ئەمە لەسەر خۆرەڵاتی ناوەڕاست بڵاوکرێتەوە بەڵام لە 90 ئەو هەواڵانی لەسەر جیهانی خۆرئاوە ئەوروپا و ئەمریکا بڵاوەکەنەوە بە موسبەت باسیەکەن هەر لەبەرەوەشە ئێستا ئەوەی پێی بڵێن وەکو ئەگەر بە نمونەی یاری قبول بێ هێرشی هەڵگەڕاوە لەلایەن پاکستان لەلایەن مالیزیا لەلایەن تورکیا لەلایەن کۆمەڵێک دەوڵەتی ئیسلامیەوە دەستی پێ کردووە بۆ نمونەی سە تورکیا لە بە زۆربەی زمانەکان کەناڵی کردوتەوە عەرەبی ئینگلیزی فەڕەنسی کەناڵی کردوتەوە پەخشی پێەکە دەوڵەتێکی مەزنی وەکو چین ئەوە خەریکە ئاژانسی شینخوای چینی بە زۆر بزان بە کوردی هینی نییە هەواڵی نیەگینە بە زۆربەی زۆری زمانەکانی جیهان هەواڵی هەیە بۆ ئەیەوێ هەواڵەکانی چین بەو جۆرە بڵاو ببێتەوە کە ئەو ئەیەوێت ئەمە هێزە نەرمەکەیە نەک بەو جۆرە بڵاو بێتەوە کە ئەمریکا ئەیەوێت ئاژانسی ئیرنا ئێرانی ئاژانسی ئەنادۆڵی تورکی بەبێ بەرامبەر هەواڵ ئەدەن بە کەناڵە کوردیەکان لە کاتێکە بازرگانی هەواڵ بازرگانیکی زۆر گرنگە کە هەموو هەواڵ و بەرنمەیەک ئەبێ بفرۆشتێ بەڵام ئەوان تورکیا و ئێران بۆەوەی بابەتەکان ڕووداوەکانی وڵاتەکانیان بەو جۆرە بگاتە بیسەر و بینەر و گوێگری کرد کورد کە ئەوانەیانەوێ بەبێ بەرامبەر هەواڵ و بەرنامە ئەفرۆشن بە کەناڵە کوردیەکان ڕەگەزێکی دیکە سینەمایە کە زۆر ئەمیش زۆر بەبایەخ و گرنگە جیاوازە لە تەلەڤیزیۆن تکایە وریابن سینەما خۆی بۆ خۆی عالەمێکە خۆی بۆ خۆی هێزێکە هێزی پەردەی پێڵێن هێزی فیلم و دراما کە ئیتر کۆنتترۆڵی بەرامبەری پێەکەی درامای تورکی باشترین نمونەیە ناتوانین لە بەرکەمی کات بە تەفاسیل بچینە ناوی درامای یوزارسیف چی نەکردو بە خەڵکی کورد لەگەڵەوەی درامایەکی ئیسلامیە سەر و سەر چامان بەڵام بەشی خۆی هەر فکری شیعەگەری و ئێرانیزمی تێکەڵ کراوە ڕەگەزێکی دیکە تەکنەلۆژیا و زانستە کە زۆر گرنگە دوجار ئەم ڕەگەزە لەگەڵ ڕەگەزی هێزی ڕقایەکە گرێ و هێزی زیرەک دروستەکەن دواتر ئەچینە سەری ڕەگەزێکی دیکە سکۆلەرشیپە کە دەوڵەتان زەمالە دابینەکەن بۆ خەڵکی وڵاتانی تر تۆ ڕۆی زەمالەیەک وەرەگریت مەسروف دەکایان بلیتی تارەیە داخلیە کرێی خوێندنە هەموو شتێک بۆ دابی نەکات بۆ یعنی معقولە ئێران تورکیا ئەمریکا ئەمە بکات ناکاکە پێش هەموو شتێک ئەوەی ئەو داتێت لەوێ سەرفیەکەی لە وڵاتەکەی خۆیان و بە زیادەشۆ پارە ئەبێت ئەمە یەک دووهەم با بڵین کللتور و شارستانیەتی ئەو وڵاتە وەرەگری ئەیهێنیتەوە بۆ وڵاتەکەی خۆ خەڵک ئەنێری بۆ وڵاتە تۆ کە ئەچتە ئێرانەوە هەموو شوێنە خۆشە بینی یەیتەوە باسیەکەی بۆ کە سوکار و هاوڕێ و برادەر ئەمانەت متەئەسیرە بن ئەڕۆن بۆ ئێران ئەڕۆن بۆ تورکیا گەشتەکەن هیچ نەبێ پارە ئەبەن سەرفی ئەەکەن لەوێ پارەکە ئەبەنە باخەڵی ئەوان لە هەمووی گرنگتر تۆ توێژینەوەیەک ئەنجامەدەی ماستەر دکتۆرا یا بەکالۆریۆز ئەیدیتە دەستیانەوە لە برەوەی کابرا لە تارانەوە باحیسێکی خۆی بنێرێ بۆ سلێمانی توێژینەوەی بکات لەسەر بۆ نمونە با بڵین وێنەی ئێران لە لای خەڵکی سلێمانی ئەم هەموو مەسروفەی پێ بکاو کە لەوانەشە باش دەرنەچێت چکە باش شارەزانیە کەسێکی سلێمانی ئەڕوا ماستەرە خوێنێ لەوێ بەڵێ زەمالەی بۆ دابینەکە بەڵام جوان بەحسێکی جوان و ڕێک و پێک و پاک و پوختی ئەداتی کە ئەوە خۆی با بڵین ئەکرێ بەڵێ بە ملیۆنان دۆلار بیکڕێت کەم نییە بۆ ئەو ڕەگەزێکی دیکە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە تایبەت لە ڕێگەی ئەوەی پێڵێن ئەو هێما و ئاماژانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەکارێنرێن کە یەک پارچە داچۆڕاوە لە کللتوری ئەو وڵاتەی کە دروستکەر و فەرمانڕەوای تۆڕە کۆمەڵایەتەکانە کە لە ئێسەیە ئەمریکا و ئەوروپا و خۆر ئاوایە ڕەگەزێکی دیکەی یاریە ئەلکترۆنیەکانە نازام لەوانەیە جیلی تازە زۆر نەزانێ ئەمە چییە ئەوە عەتاریە ئەو سەردەمی خۆی زۆر باش بوو هەرچەنە زۆر هێمای کللتوری زۆرتیا بەکارنێنرا بەڵام ئێستا لە یاریە ئەلکترۆنیەکانە هەمومانە بینین تا ئێستا بینیوتانە دلایڤەر یاری دلایڤەر بۆ نمونە من خۆشم کردومە بینیوتانە کەسێکی عەبا و جبە بێ و یا جامانی و مشکی و پشتێنی هەبێ کاک دکتۆر شتیوانیە هەر بە سێچارێکی یەک و ژێرفانلەیەک و ئەوەوە ئەمە یەک دوو تا ئێستا بینیوتە دلایڤەر کە ئەڕوا سیارەکەی پەکێکەوێ بڵێ بە سایەقێکی ترکاکە هاوکاریم بکە نە ڕایگرە دایگرە بیکوژە بڕۆ سیارەکەی بفڕێنە ئێمە ئەو کللتوری ململانی و سیراعەیە کە سیستمی سەرمایەداری ئەوێ بڵاوی کاتەوە
مناڵەکانمان ێستا لەسەر ئەوە پەروەردە بن ئابم جۆرە هێزی نەرم کاریگەری لەسەر مناڵەکەمان دروستەکە دلایڤەر بۆ من و تۆ دروست ناکات ئێمە گەورەین تێگەین بۆ مناڵەکەی دروستەکات ئیشی لەسەرەکە کاندی کراشە پۆبجیە هەتا دوایی لە لایەکی ترەوە هەر بۆ نمونەیاری پۆبجی چی دروستەکات تاگەرایی دروستەکە تاگەرایی ئەکرێ من بەڵێ باسییان کردووە پۆبجی لە جەماعەت بە یەکۆیکەن بەڵام خۆ بە یەکۆدا نەنیشتون هەر یەکەیان و لە ژێر جێگەکەی خۆیان لە ماڵە پاڵکەوتووە و خەریکی پۆبجیە ئەم تاگەرایش دیسان هەر فەلسەفە و فکری خۆر ئاوایە لە ڕێگەی یاریە ئەلکترۆنیەکانەوە یێنێ نایێنێ کەسێکە بۆ دابنێ قسەی زل بکات و کاکە تاگەرایی واواوە چکە زانی ئەو فکرەی سەفر بووە سەری نەگرت باشە زانایانی مسلمان جیانی ئیسلامی ڕەتیان داوە هەر خۆی بە تەجروبە خۆشیان کۆمەڵگەی ئەوروپی خۆشی ڕەتی کردەوە بەڵام ئێستا لە ڕێگەی یاری ئەلکترۆنیەکانەوەی کات ڕەگەزێکی دیکەی کللتورە کە ئەو کللتورە بەسەر هەموو ئەو ڕەگەزانی ترا تێکەڵ بووە چۆن بتوانێت کللتوری خۆی هی خۆر ئاوایە هەر دەوڵەتێک بڵاو بکاتەوە بەناو دەوڵەتانی ترا بڕۆ ئێستا سەیری قاوە و خواردن و کۆمەڵێک بابەتی تورکی بکە وەکو کللتوری ئەو وڵاتە لە وڵاتانی باڵقانەوە بیگرە هەتا وەکو هەرێمی کوردستان و ئێران و وڵاتانی خۆرەڵات و حتا ئەمریکای لاتین بڵاو بۆتەوە بۆ لەبەرەوەی لە ڕێی دراماکانیەوە کللتورێکی بەقۆتی بڵاو کردوێتەوە کە شایستەی یعنی تێڕامانە هێزی سێهەممان هێزی زیرەکە کە ئەیتر ئەمە لەم سەردەمەیە ئێستا ئیش لەسەر ئەم هێزاکرێ هێزی زیرەک چییە؟ ڕاگررتنی باڵانسە لە نێوان هێزی ڕق و هێزی نەرمە دوو هێزمانە بوو پێشتر وتمان هێزی ڕق لەگەڵ هێزی نەرمە هێزی ڕق ئیشی خۆی کرد تا جەنگی جیهانی دووەمیش داگیرکاری باشی پێکرا سەردەمی ڕۆم سەردەمی عوسمانی هەموو سەردەمەکان دەوڵەتان هێزی ڕقیان بەکارێنا دواتر وتیان نا با دەستکەین بە هێزی نەرم ئیشیان لەسەر هێزی نەرم کرد تا سەردای سەدەی 21 تێگەشتن ئەم دوانە هەریەکە و بەجیان ناکرێ ئەبێت تێکەڵیانکەین باڵانسێک ڕابگرین لە نێوان هێزی ڕق و هێزی نەرمە تۆ چۆن بتانی لە یەک کاتە بە شمشێریش و بە پەڕی مریشکیش بەرامبەرەکە و سەر ببڕیت باشە ئەبێ هەردووکیان بکەیت نابێت دەست لە هیچیان بەربدەیت بە هەردووکیان ئیشەکە جێبەجێ بکەین تاوان گرنگترین ڕەگەزی باس بکەین زانست و تەکنەلۆژیایە ئەمە گرنگترین ڕەگەزی هێزی زیرەکە کە لە ئێسەیە ئیشی لەسەرەکرێ لە ڕێگەی ئامرازە تەکنەلۆژیەکانەوە کار لەسەر ئەم هێزە ئەکرێ بۆ شکاندنی لایەنی بەرامبەر دوو بەرهەمی سەرەکیشی هەیە فڕۆکەی بێفڕۆکەوان لەگەڵ هێرشی ئەلکترۆنی سایبەر سکیوریتی کە زۆر گرنگە لە ئێسەیە ئەوەی کاتی عێراق داگیرکرا لەلایەن ئەمریکاوە و کاتە باسی B52 بووە یان و یا F16 B52 لە ئاسمانەوەیەت لە حوتەبەقی ئاسمانەوە ئەشی هاوێ و ئەشی کێڵە ینی ئەرزەکە بۆ کێڵێ مەکینە و ناوێ ئتر جاجاریان کردە سوابە دەیانوە ئەم ئیسلامیانە بە شمشێرێکی ژەنگاویەوە چۆن منافەسەیەکەن احترامن قسەکە ڕاستە فعلەن ڕاستە من بە شمشێرێکەوە ناتوانم جا بەرنامەیەکی پێکای ناویان لەسەر کردبوو ئەوەی کە بە حساب شمشێرەکە و نوێنەری ئیسلامایی و ئەگەرازایە بێتە خوارەوە بۆم وەڵا بەم شمشێرە هەلایەکەم کاکە چی بێتە خوارەوە چیت لە ئاسمانەوە تۆ لە ناوەبات ئەمە کاتێککە 2023 ئێستا بە فڕۆکەی بێفڕۆکەوان کێو بوێ ئەیکوژێ ئەمریکا بە تۆپ و تانک و تەیارە نەیتوانی قاسم سولەیمانی لە ناوبەرێ بە فکریش با بڵێن بەهێزی نەرمیش دیسان نەیتوانی کارێک بکات ئەم دەوڵەتانی دراوسی شیعەگەری لە فکری قاسم سولەیمانی سارد کاتەوە هەرچی ئەگەرایان و سەید ناقاسم باشە کە گەشتە مریشکە ڕەشەوتی با بەهێزی زیرەک بێتە پێشەوە بە یەک بەیانی پوخت و جوان هەمومان لە خەوا بووین کردی بە قەرەبروت وایە تەواو کە هێزی ڕق و هێزی نەرم ئیشی نەکرد بەدیلی بۆ دەزێتەوە کە هێزی زیرەکە لە ناوێ بات دووەمیان هێرشی ئەلکترۆنیە 20 تەمموز هێرشێک کرایە سەر گوندێک لە زاخۆ و کۆمەڵێک هاونیشتیمانی عێراقی خوا لەیان خۆش بێ مردن کوژران دوای دوو ڕۆژ یەکسەر با بڵێن سیستمی هێڵی ئاسمانی تورکی لە کار کەوت هاکرا چیە کردی تاوان گومانەکە هەر لەسەر عێراقە بەڵام عێراقیش نەبێ هەر شوێنێک بێ گرنگەوەیە ڕەتفعلێ هەبوو بەس ڕەتفعلەکەی عێراق کات و شاوشت تەقێنرا بەزەوە نەبوو بەڵام یەکێ لە ڕەتفعلەکان کە زۆر بەقوت بوو ئەمە بوو نەشکرایە سەر سوپای تورکیا
کرایە سەر با بڵین دامەزراوەیەکی دیکە کە تا ڕادەیەک دامەزراوەیەکی مەدەنی شەهێڵی ئاسمانی بەڵام سەر بە تورکایە قسەی تیان نییە لە ڕێی چی وەکرا لە ڕێی هێزی زیرەکەوە تەواوی ترەڵێ من بەم جۆرە ئیشەکەم تۆ بۆ نمونە بە تۆپ و تایارە لە منەدەیت بە هێزی ڕق من بە هێزی زیرەک جواب دەدەمەوە باشە ئەمە کاریگەریەکەی هێزی زیرەکە تەبەن لە نێوان ئەم سێ هێزەیە کۆمەڵێک تایبەتمەندی و هاوبەشی یا با بڵین جیاوازی هەیە کە گرنگە ئێمە بیزانین بۆ ئەوەی ئاگامان لە خۆمان بێت چۆن مامەڵە لەگەڵ هەرێکێ لەم هێزانەیە ئاگەین هێزی ڕق بەگشتی لەلایەن پیاوانەوە جێبەجێکرێ و کاریگەریەکەشی زیاتر بۆ پیاوانە تەواڵین بەگشتی مطلق ناڵێن و با بڵین ئەژڵین کاریگەریەکە بۆ سەر پیاوانە زۆرینەی کاریگەریەکە نەک هەموو کاریگەریەکە ئەکرێ بۆ سەر ژنانیش بێت چکە عادەتەن تۆپ و تانک و با بڵین هەلیکۆپتەر و ئاربیجی و ئەمانە بەگشتی پیاو ئەتوانێت تەحەکومی پێ بکە ڕێژەی زۆرینە لە سوپای وڵاتە پیاون ئافرەت کەمینەیەکە کە دوو هینیش ئەدەن لە یەک هەر دیسان زۆرینە پیاون ئەبنە قوربانی و ئەکوژدێن ژنان زیاتر لە ماڵەوەن یا لە دایرن با بڵین بەڵام هێزی نەرم لە ژنانەوەیە بەڵام بۆ هەردوو ڕەگەزەکە بۆ پیاوانیشە بۆ ژنانیشە کاریگەریەکەی ئەڵەی چۆن پێتەڵێم زۆربەی زۆری ئەوانەی دەرەکەون لە میدیایە ئافرەتن پێشکەشکارەڵێ ئەکتەری فیلمەکانەڵێ چیەڵێ هەمووی باشە تا ڕادەیەک لە بانقەکانە ئەوەی تەحەکومەکە بە پارەکەەوە زۆر جارەمە تەسیری هەیە کابراڵێ بۆچی بۆ بانگوەڵای کچێکی جوانی لێ احترامە ناکری بەڵامە ڕۆ باشە هەر ئافرەتە لە سۆشیال میدیایە ئەوەنەی ئافرەتان ڕەواجیانەیە لەگەڵ ڕێزم پیاوان ڕەواجیانیە ئەو برادرە ئەندام عومەر لەوانەیە بیناسن با بڵێن ئامارێکی بڵاو کردبووە لەسەر ئەوانی کە فۆلۆوەریان زیاتر بڕۆ کچە مۆدێلوینەکان فۆلۆوەریان زۆر زیاتر کاک دکتۆر بەختیار خۆی کوژێت چەنێ خۆی حازرەکە و سیمینار و تەرتیبی کەوچی و چی پێشکەشیەکە لەوانەیە دە فۆلۆوەر خوا بکات 100 ڤیوەری هەبێ قبوڵمانە مەمنونین باشە ئەو هیچ ناکە هەر دانیشتۆ و دەرمانەکە و تۆزە بۆ تۆکسوفیلەر و چی و چی بەڵام کاریگەریەکەی زۆر زیاترە هەم لەسەر ژنان هەم لەسەر پیاوان بەڵام لە هێزی زیرەکە بەکارهێنەر هەردوویەتی جێبەجێکار هەردوو ڕەگەزە کاریگەریەکەش بۆ سەر هەردوو ڕەگەزە واتە هەم هێرشی ئەلکترۆنی هەم فڕۆکەی بە فڕۆکەوان لەلایەن هەردوو ڕەگەزەوە بەکارێنرێ ینی هیچ قورسێکی تیان نیە ئەمەوەکو ئاربیجی نییە بڵێ ئافرەتەکە ناتوانێت بیخات سەرشانی دانیشتووە لەسەر کورسیەک با بڵێن لەکوێ لە سنەیە لە شرناخە لە دیاربەکرە ئەیەنێ کەلارە بۆ بۆمبارانەکە لە کەلارە ئەدا لەو ئامانجی خۆی لە ناوێ بات ئەوش بۆ خۆی دانیشتووە لە ماڵە کێشەی نییە لەو ڕۆوە ترسی نییە لە ڕووی بودجەوە لە ڕووی تێچووەوە هەردوو هێزی ڕق و زیرەک تێچووی هێزی ڕق زیاترە دەرەنجام و کاریگەریەکانیشی با بڵێن هێندەی هێزی زیرەک نییە هێزی زیرەک ئەوەی تێچێت دروستکردنی فڕۆکەکەیە بەڵام هێزی ڕق چەکەکە دروستەکەیت ئەبێ با بڵێن سەربازە هەبێ بەکاری بێنێ کات و شوێنە پێویستە یعنی تورکیا ئێستا بێوێ بێت بدا لە هەدەفێکی لە سلێمانیە بە هێزی ڕق زۆر قورسە بە هەلیکۆفتەر بێت تا هەولێر لە ناوێ بن ئەی خەنە خوارەوە بەڵام بە فڕۆکەی بێ فڕۆکەوان زۆر ئاسایی ئەیێنێت وەگوتم لە کەلارە ئەمریکا لە کوێ بێوێت لێدات و تا ڕادەیەکی زۆریش بێدەنگ لە ناوێ بات و ئەوەی پێڵێن بۆ ئەوەی زەرەری نەبێ بۆ هێزی مرۆیی و خەڵکی سفیل کەمترین زەرەری هەیە بەڵام هێرشی هێزی ڕق بەو جۆرە نییە گرنگترین خاڵ کە ئاماژەیەکمان پێدا لە داگیرکاریە داگیرکاری بە هێزی ڕق و هێزی زیرەک باڵێن زۆرداریە من بە ناچاری ئەکەومە ژێڕکێفی هێزی بەرامبەر ئەگەر ناچار نەبم قبوڵی ناکەم ناچمە ژێڕکێفی بەڵام کە ئەو هاتووە هێز و چەک و هەموو شتێکی هەیە دەستی بەسەر وڵاتی مناگرتووە کانن با بڵێن بیرە نەوتەکەی من بۆریەکی لێبەستووە بۆریکی 15 ئینج ئەیبا بۆ خۆی بەلوعایەکی جا کردوتەوە بۆ من لەبەرەوەی من هێزم نییە بە ناچاریە بێ بڵێم قوربان ماڵاوە بێ بەخوا زۆر بەخشندەی بەلوعایەکە پێداوم لە نەوتەکە تاکەی تا هێزم منیش هەبێ بەڵام لە هێزی نەرمە بەو جۆرە نییە بە ڕەزامەندی خۆم بەویستی خۆم
میدیاکەی هەیە خۆم ئەچم سەیریەکەم دراما بەرهەمێنێ خۆم ئەچم تەنانەت پارەی ئەدەمێ بۆی پێم بفرۆشێ سوۆسیال میدیاکەی نەهاتووە تەکلیفم لێ بکەوە بە قوربان و بە ساقەم نابێ من سوۆسیال میدیا بەکاربێنم خۆم ئەچم بە دوایە تیکتۆکە هەر شتێکی ترە کللتورەکەیەتی بۆ نمونە تەکنەلۆژیاکەیەتی ئێستا کێچووە یعنی ئەو نەهاتووە تەکلیف لە من و تۆ بکا کاکەوەرە ئەم مایکەم لێ بکڕێ ئێمە ڕۆشتوین تەکلیفمان لێ کردو بە قوربانە ئەم مایکەمان بۆ بنێرە لێ تەکڕین و پارەش دێنێ بە مەرجێک تۆ ڕازی بیت باشە بەڵام ئەکەویتە ژێر کاریگەریەکەیوە ئەو بەبێ ئەوەی تۆ هەست بە خۆ بکەی لە لاوەعی خۆتا ئەو تۆی داگیر کردووە بە تایبەت ئەمە بەداخەوە لە چینی گەنج و با بڵین هەرزەکاری ئەوانەی بەجددی لێم کە خەڵەفاون ئاگیان لە خۆیان نییە تووشی ئەم وەزعا بن بە حساب شانازی پێوەکەن یعنی من پێوتم مامۆسا تیکتۆکە هەیە نەوەڵا بناڵێکی خزممان ئاو مۆبایلەکەم سیر کردی ماوەسا ئەو هەموو نامی ئینستا چیە بۆ ناکەیت وتم وڵی کاکە هەر بەکاری نایەنم چەند دواکەوت و متەخەلیفی وای پێوتم ئێوتم کوڕی باش تۆ ئاگاو لە خۆ نییە بەبێ هیچ شتێک بووی بە مستعمەرەیەکی سۆسیال میدیا بە ئارزوی خۆیان هەموو شتێکتی ئاچێن و پەروەردە دەکەن بەو جۆری خۆیانەیانەوێ ئیستا تۆ بە منەڵی متەخەلیف تۆ بە منەڵی دواکەوت و لەسەرەوەی بەکاری نایەنم پێویستم نییە کاکە بۆ بەکاری بێنم بەم جۆرە بە بێویستی خۆ ئەکەویتە ژێر کاریگەری سوۆسیال میدیاکە وا بڵێن هێزە نەرمەکەوە عەفوو بەویستی خۆ کەواتە بە کۆی گشتی لە کۆتاییە پێویستە ئێمە وەکو ئینسانی مسلمان گەنجی مسلمان کە ئەمانەوەی خزمەتێک بکەین ئاگاداری بەرامبەرەکەمان بین بە چه هێزێتێتە پێشەوە لێمان بە تۆپ و تانک تێت بە تۆپ و تانک ڕوبەڕووی بینەوە بە سوۆسیال میدیا دێت بە سوۆسیال میدیا ڕوبەڕووی بینەوە بە فڕۆکەی بێفڕۆکەوان دێت بە فڕۆکەی بێفڕۆکەوان ڕوبەڕووی بینەوە کە ئەمە هەر هەمووی پێویستی بە هەوڵ و تێکۆشان و شەونخۆنی و ماندووبوونە بە تایبەت لە مەسەلەی زانست و تەکنەلۆژیا و بەرەمێنانی تەکنەلۆژیایە سوپاس بۆ گوێگرتتان